سپاس بۆ خی پەروەردگار دوای ساڵێک لە وتنەوەی وانە لەلانی کۆمەڵێک مامۆسای خۆبەخشەوە لە سنووری ئەنجومەنی 1 و 2 چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ خۆشحاڵین کە وەجبەیەکی باش لە خوێندکارەکانمان لە هەردوو قوتابخانەی تشی قورئان تایبەت بە فێرکردنی قورئان و ڕەوشی پەسەند بۆ مناڵان و پەیمانگای ئایندە تایبەت بە پێرەپێدانی تواناکانی لاوان ئەمڕۆ خۆشحاڵین کە توانینمانکەین ئاهەنگی ساڵی دەرچوونان بۆ ئەنجام بدەین. خودی خوێندکارەکان و کەسوکارەکانمان لێرە بانگێش کردووە ئەوان سوپاسی ئامادەبوونی هەمویانەکەین. زۆر سپاسی پەیمانگا و قورئان خوێن پەیمانگاینەکە مناڵەکان لێرە لەخوا بەزابێ پەروەردەیەکی باش سەرکەوتنێکی باش لەخوا بەزابێ کێ لە مناڵەکان شکر سێم بوونە. زۆر سپاس و پێزانینم بۆ مامۆستاکان کە خۆبەخشانە خۆی بەشداریان کردبوو لە فێربوونی مناڵەکانمان پەروەردەی مناڵەکان زیاتر لە خۆمان پەروەردەکردنیان هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم نمونەیان زۆر بێ پەرەیان زیاتر بێ ئینشاءڵڵا بۆ ساڵی داهاتوو زیاتر سەرکەوتوو بن و پەرەیان زیاتر بێ و زۆرتر بن ئینشاءڵڵا. دەستخۆشی لەو برایانەی تشکی قورئان ئەکەم من وەک سەرپەرشتیاری دوو مناڵم لەوێن سپاس بۆ خوا بە بۆنەی ئەوەی کە ئەوان لەوێن لە مەکتەبیش لە خوێندنگاش سەرکەوتون مامۆستاکان زۆر لێیان ڕازین بەڕاستی کاری باشیان کردووە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم.